إن شاء الله باسي سرتاي يان باسي كشو بارودۆخێکی ساڵی 1970 بۆ 1970 ئەکەین کە ئەمەژە بێ بە زنجیرە دەرسێکی تر کە باسی کوردستان و حکمی اتحاد و تەرەقی تورکە علمانیەکانە بەڵام پێشەوەی بێمە سەر باسەکە ضروریە کۆمەڵێک مقدمات باس بکەم کە هەمووی سەرەتایەکە بۆ ئەوەی ئەو بەڕێزانی کە گوێیان لێ ئەبێ بزانن بارودۆخی گشتی ناوچە و هەرێم و نێودەوڵەتی ئەو سەردەمە چۆن بوو پێشەوەی بینە سەر ئەوەی کە بزانین کاریگەری ئەو ڕووداوانەی ئەستەمبول و دەوروبەری چەند کارتێکردنیان لە ماوەی ئەو 10 ساڵەی کوردستانیشا هەیە. ئەم مۆزوعە گرنگێکی زۆر گەورەی هەیە، یعنی چەند ئێستا ئێوە کە هەستی پێەکەن ئەم 3 ساڵ و نیوە یان وا بەرەو 4 ساڵە چێ ئەم 4 ساڵەی ژێر سێبەری ئیحتیلال دوای ڕمانی سەدام حوسین و دروستبوونی ئەو کەش و بارودۆخەی کە هەیە کاریگەری ڕووداوەکانی ناوچە و هەرێم و بەسم هەرێم تەعاً کوردستان نییە ڕووداوەکانی کوردستان و عێراق و دەوروبەری عێراق واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها ڕووداوەکانی نێودەوڵەتی و مرکزی بڕیاردانەکان ئەمانە چەند کاریگەریان لەسەر ئەو گۆڕانکاری هەیە کە لە مدەی ئەم 4 ساڵەیە لە کوردستانی ئێمە هەروەها لە ناوچەکە ڕوویداوە. هەر کەسێک بێوێ دراسەی ئەوە بکە کە چۆن جەلال تاڵەبانی بوو بە ڕئیس بوو بە سەرۆک کۆماری عێراق حتمەنە بێ ئەم بارودۆخانە هەمووی بێنێتەوە پێشەوە بزانە کاریگەریان یەک لەسەر چی هەیە. ئایا ڕاستە وەکو یەکێتیڵێت دکتۆر مام جەلال بە ئازایەتی خۆی بووە بە سەرۆکی عێراق بێ ئەوەی عەشیرەتێ لە پشتی بێ یا شێخی تەریقە بێ یان کاریگەری هێزێکی تری دەرەکیە وەکو حامید کەرەزای ئەفغانستان هێناوێتی و دایناوە و ئایا هەبوونی ئەو پیاوە و لەو پلە و پایەیە چ کارتێکردنێکی لەسەر ڕەوتی کوردایەتی ئەوانان هەیە لەسەر ڕەوتی کوردێتی هەیە یان لەسەر ڕەوتی کوردایەتی هەیە و کارتێکردنیشی لەسەر وەدیهێنانی ئامانجەکانی کورد بە شێوەیەکی گشتی و کوردی عێراقیش بە تایبەتی چییە؟ ئەوانە هەمووی تەڕەن بێگومان پێویستە هەر کەسێ بێ هەر شتێک دراسە بکات لە بارودۆخی ئێستای کووردا ئەبێ ڕووداوەکان هەمووی بەو شێوەیە بە وردی دراسە بکە. ئێمەش کە ئێستا ئەمانەوێ باسی کوردستان لەژێر حکمی اتحاد و تەرەقیا بکەین و ئەو کاردانەوانەی کە ڕوویدا بەرامبەریان چ لەلایەنی جەمعیاتە کوردیەکانەوە کە سەرەتای دروستبوونی زەمینەی فیکری کوردایەتیەوانێکی عەلەمانیە یان ئەو کاردانەوانەی کە لەلایەن شێخانی تەریقەوە ڕوویەدا لە 3 ئیدارەی حکومەتە یەک لە دواکانی شێخ مەحموود شێخ عەبدولسەلامی بارزانی یان شێخ سەلیمی خەیزانی یان شێخ ئیبراهیمی مەلی و شۆرشەکەی ئەو یان ڕاپەڕینەکەی ئەوان تا ئەگاتە شێخ سەعیدی پیران پاشان کاردانەوەی تر لە بارزان یان دروستبوونی ئەو وەزعی کە بەسەر عێراقا هات و عێراق بوو بە دەوڵەتێک و دروست بوو پاشان کوردەکانی پێوە لکێنرا. گرنگی ئەم قۆناغە لە مێژووی کووردا ئەوەیە کە ئاڕاستەی خەباتی کورد ئەکەوێتە بەردەست بزاوی کوردایەتیەکی لائیکیزم یان سکۆلەریزم واتە عەلەمانی کە دین و دەوڵەت لێک گوێەکاتەوە. ئەم قۆناغی کە باسیەکەین غەیری ئەو قۆناغی ڕابردووە. ئێوە گەرەو بە ڕێزانە ئاگدار بن من لەو دەرسانەی پێشوە لە 8 دەرسی ڕابردووە 2 دەرسی یەکەم و دووەم ئاڵلقەی یەکەم و دووەم بریتی بوو لەسەر هەڵدانی نەتەوایەتی لە ئەوروپا پاشان نەتەوایەتی وەکو فکرەیەکی کۆمەڵایەتی خاوەن بزاوی گۆڕانکاری لە ئەوروپا دروست بوو دەوڵەتانی لەسەر دروست بوو کۆتایی پێهات. دوای چەندین ساڵ دوای سەدان ساڵ 100 ساڵ ئەنجا سەر لە نوێ کوردایەتی یان نەتەوایەتی بە شێوەیەکی گشتی هاتەوە بۆ وڵاتانی ئەهلی ئیسلام لە کۆتایی چەرخی 19ەیە. بۆیە ئاڵلقەی سێم بەدواوە لە سێم تاکو حەوت ئەو 5 ئاڵلقەیە باسی ئەوەم کرد کە ناوم نابوو ڕیشی کوردێتی
يعني بريتين لا سردمي إمارة إسلامية كاني كرد إمارتي كردين همو كردستاني انقرتوتوا خەڵکی چی متمەکن ئیدارەیە با بڕێوە وەکو بەدرخان خۆی متەدەینە ئەو سیستمەی پیادەیەکە ئەو یاسا و ڕێسایی لەسەری ڕوا بەسەر خەڵکی ئەچەسپێنێ شەریعەتەکەیە ئاعیانی کورد لە دەوروبەرین وەکو شێخان وەکو مەلا یان قازیەکان پیا و ماقوڵان کۆبوونەوەی بەردەوامیان هەیە لەگەڵی ئیدارەیەکی گەورەی هەموو کوردستانی فراهم هێناوە لە بەردەستایەتی بەڵام لە هەمان کاتە وەکو سیستمی ویلایەتی ئیسلامیش وا لەژێر ڕێعایەتی سوڵتان عەبدولحەمیدا کە لە ئەستانەیە. ئاڵلقەی سێهەم باسی کەشی سیاسی کۆتایی سەدەی 19ەم کرد. ئاڵلقەی چوارەم باسی ئیمارەتی بۆتان و بەدرخانم کرد، پێشتریش باسی میر محەممەدی ڕەواندوزیم کردبوو. ئاڵلقەی پێنجەم باسی ڕاپەڕینی شێخ عوبەیدوڵڵای نێهریم کرد و چۆن لە ورمەوە دوایی شکاو گەڕایەوە. ئاڵلقەی شەشەم باسی سوڵتان عەبدولحەمید و پەیوەندی ئەو لەگەڵ کورد و نزیککردنەوەی کورد کە هەتا سەردەمانی دوای خۆشی کاریگەرێتیان هەبوو. ئاڵلقەی حەوتەمیش باسی سوارچاکانی حەمیدیەم تیا کرد. ئێستا ئاڵلقەی هەشتەمە ئێستا بەڵێ ببورن لە سەرەتاوە هەڵم کرد. ئێستا لەگەڵ ئاڵلقەی هەشتەمی ئیسلام و کوردایەتی ئەبین کە سەرەتایەک باسەکەم پێشەوەی بێمە سەر کوردستان لەژێر سایەی حکمی ئیتیحاد و تەرەقیە مودەی 10 ساڵ چەند کاردانەوەی بەرامبەر ڕوویدا. بەڵام پێشەوەی بێمە سەر ئەوە وتم باسی ئەو بارودۆخە ئەکەین کە لە سەرەتاوە وای کرد ئیتیحاد و تەرەقی بێنە پێشەوە خۆیان چێن ئەسڵەن چۆن وا هاتنە پێشەوە ڕۆڵی ڕۆژ ئاوا لە ڕمانی دەوڵەتی عوسمانی و لابردنی شەریعەت و خلافەت و ڕەمزی دارالئیسلامە کە چۆن گۆڕا ئومەتی ئیسلامی کرا بە پارچە پارچەوە یەکەم پارچەشی کە بە ناوی تورکەوە هاتە سەر حکم.